ئەنجومەنی وەزیرانی عێراق بە بێ بەشداری پشکی هەرێم لە کابینەکەدا یەکەمین کۆبوونەوەی خۆی گرێدا و چەند بڕیارێکی گرنگی تێدا درا کە گرنگترینیان بریتی بوون لە یاسای هەڵبژاردن و ڕەزامەندی لەسەر قەرزی ناوخۆیی و دەرەکی و گرتنەبەری ڕێوشوێنی پێویست بۆ ئامادەکاری دانوستانی هاوبەشی عێراق و ویلایەتە یەکگرتووەکان و پێکهێنانی لیژنەیەکی ئەمنی بۆ بەدواداچوونی ئەو ڕووداوانەی لە کاتی خۆپیشاندانەکاندا ڕوویاندا. سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی ڕایگەیاند وڵاتەکەی نابێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەی هیچ لایەک. ئەو وتێژ لە دوای کۆبوونەوەی لەگەڵ هەریەکە لە باڵیۆزی ئەمریکا و ئێران هات کە پیرۆزبایی وڵاتەکانیان بە ناوبراو ڕاگەیاند. لە دوای کۆبوونەوەی لەگەڵ باڵیۆزی ویلایەتە یەکگرتووەکان ماسیۆ تۆلەر سەرۆکوەزیرانی عێراق ئاماژەی بەوەدا کە لیژنەیەکی تایبەت بە دانوستانی استراتیژیان لەگەڵ ئەمریکادا پێگێناوە کە پارێزگاری لە یەکپارچەیی و سەروەری خاکی عێراق دەکات. لە لای خۆشیەوە باڵیۆزی ئەمریکا ئامادەی وڵاتەکەی بۆ پشتیوانی هەمەلایەنی عێراق ڕاگەیاند بە تایبەتی لە بواری ئابووری و ڕووبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنادا. لە کاتی کۆبوونەوەشی لەگەڵ باڵیۆزی کۆماری ئیسلامی ئێران ئیرەج مەسجیدی کازمی جەختی لەوە کردەوە کە عێراق هەرگیز نابێتە بنکە و بەردەبازی پەڕینەوەی تیرۆر بۆ دەستدرێژی بۆ سەر هیچ وڵاتێک. داکۆکی لەوە کردەوە کە وڵاتەکەی سوورە لەسەر دامەزراندنی باشترین پەیوەندی لەگەڵ ئێران و وڵاتانی دراوسەی تردا. ئەوەش لە پێناوی بەرژەوەندی هاوبەش و ئاسایش و سەقامگیری ناوچەکەدایە. حکومەتی عێراقی داوای کرد لە ئەنجومەنی نوێنەران یاسای هەڵبژاردنی نوێ پەسەند بکات و بینێرێت بۆ سەرۆکایەتی کۆمار بۆ ئەوەی بچێتە بواری جێبەجێکردنەوە. لە کۆبوونەوەکەدا جەختی لەسەر هەمواری یاسای ڕێخستنی دۆخی قانونی کاری حیزبی کرد لەسەر بنەمای نیشتیمانی و دیموکراسی کە فرەی سیاسی و گۆڕانی دیموکراسی لێ بکەوێتەوە. پەرلەمانی عێراق لە ساڵی 2015 دا یاسای حیزبەکانی پەسەند کرد، بەڵام داواکاری زۆر هەیە بۆ هەموارکردنەوەی. لەوانە ڕێژەی بەشداری ژنان و لاوان و مەسەلەی سەرچاوی دارایی و برەودان بە فیکری توندڕەوانە و سنووردانان بۆ پەیوەندی دەرەکی هەندێک لە حیزبەکان. کابینەکەی کازمی لەو کۆبوونەوەدا باسی هەڵبژاردنی پێشوەختەی کرد، ئەوەی با گرنگترین کارەکانی ناوبرد کە دۆخێکی ئارام و گونجاو دابین بکات بۆ هەڵبژاردنێکی پاک و دادگەرانە. کازمی بەبێ پێدانی زانیاری زیاتر ئاماژەی با پێگەێنانی لیژنەیەک لا پسپۆڕان کرد بۆ یارمەتیدانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی دادگەرانەی پێشوەختە. ئەوەی جێگەی سەرنج بوو لە پرێنس کۆنفرانسەکەیدا بە هیچ شێوەیەک باسی مەسەلەی پڕکردنەوەی کابینەکەی نەکرد کە وەزیرەکانی پەیوەندیان بە دوو پارتی دەسەڵاتداری هەرێمی کوردستانەوە هەیە. بە تایبەتی هەر لە یەکەمین کۆبوونەوەیدا حکومەتی کازمی کۆمەڵێک بڕیاری گرنگی ڕاگەیاندووە کە پەیوەندیان بە هەموو عێراقەوە هەیە. ئەم دیمەنە سیاسی عێراقی نوێ جارێکی دیکە ئەومان بۆ چەند بارە دەکاتەوە کە دەسەڵاتدارانی کوردستان بۆ بەشداری لە کابینەکانی حکومەتی ناوەندیدا نەک هەر پرۆژەی استراتیژیان نییە بۆ چەسپاندنی مافەکانی هەرێمی کوردستان، بەڵکو خوێندنەوەی دروستیشیان نییە بۆ چۆنیەتی بەشداریکردن. بۆیە بەر لەوەی بەرپەی خۆیان ببینن پیرۆزباییان لە ڕاستپارنی سەرۆکوەزیرانی نوێ کرد و جارێکی تر مافە دەستوریەکانی هەرێمیان سپاردەوە بە داهاتووی نادیار.